بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت تۆم کاتە و گەشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم لە ڕووماڵێکی تایبەت بە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە لەگەڵتان دەبم. وەک دەزانن کە ئەمڕۆ بەیانی کاتژمێر 6 دوای 2 ساڵ و 6 مانگ لە وەستاندنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستان و بەندەری جیهان کە لە تورکیاوە دەفرۆشرا وەستا بوو، بەڵام کاتژمێر 6 بەیانی ئەمڕۆ بەپێی ئەو اتفاقەتە سیاسیانی کە لە نێوان بەغدا و تورکیاوە لە ڕووی یاساییەوە کراوە نەوتەکە هەناردەکرایەوە. لە ڕووماڵێکی تایبەت لەسەر ئەم پرسا لەگەڵ دوو میوانی بەڕێزم قسە دەکەم. بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران و ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە خولی پێشوو، هەروەها بەڕێز یادگار سدیق ئەویش بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لە بەریتانیا و ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. خۆشەویستانم مامۆستا ئەحمەد بەخێر بێن. سوپاس. تا دێمە لای بەڕێستان. لە 2014ەوە ئەم ئاڵۆزیە لە نێوان هەولێر و بەغدا دروست بووە. بەغدا دەیوت دەبێت ئەم نەوتە تەسلیم بکەن، ئەمە بابەتێک کە پەیوەندی بە ناوەندەوە هەیە. هەرێمیش تا ئەمڕۆ زۆر ملەجڕی کرد، زیاتر لە 300 جار شاندەکان چوونەتە بەغدا بۆ گفتوگۆ، بەڵام بەغدا هەر قەناعەتی نەکرد هەتاوەکو ئەمڕۆ لە ڕێگەی بەغداوە هەناردەکرایەوە. ئەم هەموو ملەجڕەیی هەرێمی کوردستان لە پای چی؟ لە کاتێکدا کە ئەو سەریپەتەکە ئەمە بوو کە ئەمڕۆ دەیبینی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاکزانیار، سوپاس بۆ کەناڵی پەیام، بە خێراتنی مامۆستا یادگارەکەم کە هاتە سەرخەت. لە ڕاستیە ئەم بابەتە تەنها لە 2014ەوە نییە، ئەبێ بگەڕێنەوە بۆ موازنەکانی عێراق ساڵی 2006 بەدواوە و کاتی هەناردەی نەوت کە لە ساڵی 2009 ئەو کاتەی کەوا یەکەم هەناردەی نەوت دەستی پێکرد. لە موازنەی 2010 هاتووە کە ئەبێ هەرێم راپۆرتێک پێشکەش بکە بە عێراق سەبارەت بە ئەو نەوتەی هەناردەیەەکە. لە 2011 راپۆرتەکەی پێشکەش نەکرد، لە 2011 ئیلزامی هەرێم کرا بە 100,000 بەرمیل، هەردا ڕادەستی نەکرد، لە 12 کرا بە 150,000، لە 13 کرا بە 175,000، لە 14 کرا بە 400,000 بەرمیل، هەر ڕادەستی نەکرد. سەرنجام لە ئەنجامی ڕادەست نەکردن لە کابینەکەی مالیکی بودجەی هەرێمی کوردستان قەتع بوو لە هەرێمی کوردستان. هۆکاری قەتعکردنەکە ئەوە بوو کە نەوت ڕادەست نەکرا. لە 2014ەوە بە شێوەیەکی فەرمی بودجەی هەرێمی کوردستان ناوبەناو کراوەت و ناوبەناو بڕاو. ئەگەر حسێ بکەین لە ساڵی 2014 بۆ 2025 کە هەر لەو کاتەوە ئێمە ئەمانوت ئەبێن نەوت بە پێی ئیتیفاقێک ڕادەستی حکوومەتی ئیتیحادی بکرێ بۆ ئەوەی موچە و بوجە بێت. ئەگەر تەخمینەن وەریگرین تەنها موچەی فەرمانبەران تەخمین بکەین وەکو ئەمساڵ وەکو ستاندارێک 10 تریلیۆن دینار ساڵانە ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان، واتە نزیکەی 110 تریلیۆن دینار زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان. ئەمە جیالەوەی کە بە قاچاق فرۆشت، ئەمە ئەوەی کە بەڵێ ئەوەی کە لە عێراق و ئەهات. ئەگەر ئەم ملەجەڕەی وەک جەناب دەفەرمی ئەم ملەجەڕەی ئەمان نەبووایە، ئەوە خەڵکی هەرێمی کوردستان یاخود بڵێن هەرێمی کوردستان 110 تریلیۆن دیناری تێهات، نەئەبووین بە خاوەنی قەرزێکی 32 میلیارد دۆلاری کە زیاتر لە ئێستا نزیکەی 40 تا 45 تریلیۆن دینار بکەن. بۆیە هەرێمی کوردستان هیچ ڕوئیایەکی نەبوو، بەڵکە ئەو قازانجەی لە ئەنجامی ئەوە کراوە کە بای 40 میلیارد دۆلار نەوت فرۆشاوە کە نزیکەی 60 تریلیۆن دینارە، ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بەکاریان هێنا و تەخشان و پەخشانیان کردووە و بەشێکی زۆر کەمیشیان داوەتە موچەی هاوڵاتیان. ئەگینا بە ئیمبراتۆریەتکردنی ئەو دوو هێزە سیاسیە و لەناو دوو هێزە سیاسیە دوو بنەماڵەی متەنەفیزی ناو ئەو هێزە سیاسیانە بوونەتە خاوەنی ملیارها دۆلار، بەڵام خەڵکەکە لە 2014 لە بەشمەینەتی و نەهامەتی و ناڕەحەتیاش. مامۆستا ئەحمەد، ئەم 13 ساڵەی لە 2014ەوە تاوەکو ئێستا ئەوان ئومێدیان بە چی هەبوو؟ ئێستا شتەکان سەری نەگرتووە. ئەیانویست عێراق موچە و بوجە بنێرێ و خۆشیان ئەم نەوتە بفرۆشن بۆ حسابی ئەو دوو پارتە دەسەڵاتدار. دەرەقەتی بەغدا هەر نەداهاتن، ئومێدیان بە چی؟ ئەمان مماتەڵەیانە کرد بە وەزعەوە، چونکە وەزعی عێراق لە 2014 تەمان داعش داخل بوو، قەناعەتیان وا بوو داعش دەتوانێت کۆنتڕۆڵی بەشێکی زۆری عێراق بکە، بەو ناوەوە بەردەوام بوو. تەمان لە 2005 و 6 کە ئەمەیان دەست پێ کرد، شەڕی ناوخۆ هەبوو لە عێراقا،
شەڕی تایفی هەبوو ئەوان ئەو فترە زەمەنیە ئیسفادەیان کرد لە شەڕی ناوخۆ شەڕی تایفی دوایەوە ئیسفادەیان کرد لە شەڕی داعش دوایەوە ئیسفادەیان کرد لە ناتەبایی هێزە سیاسیەکانی سونە و شیعە و کورد و ئەوانە هەتا وەکو ساڵی 2012 لە 2012 محکەمەی ئیتیحادی با بڵێن سکاڵایەکی تیاتۆمارکرا لە دژی وەزارەتی سامانە سروشتیەکان دوای لە 2014 ئەم مەلەفە گوێزایەوە بۆ پاریس بۆ غورفەی تیجارەی پاریس کە مەشهورە بە ICC جەڕ و ئەخذیان کردووە حتا وەکو گەیشتنە ئەو قەناعەتەی کە چیتر نەک عێراق هیچ هێزێکی بیانی وەکو ئەمریکاش کە ئێستا ئەمریکا لە بەیاننامەکەی وەزیری خارجیە لە وەزارەتی خارجیە لە قنسولیەتی هەولێر هەمویان ئەڵێن کار ئاسانکردنی ئەمریکا بوو کە توانی ئەم ئیتفاقە بکە لەگەڵ سوودانیا ئەگیرا ئەمان بوونایە و بەدە زەمان بوونایە هەموو میلەتی کورد بمردایە ئەو نەوتیان ڕادەست ناوێت کەواتە ئەمریکیەکان زەختیان کردووە لەسەر ئەمریکیەکان زەختیان کردووە سوودانی ئەویست ئەمە بکاتە کارتێکی ئینتیخابی بۆ خۆی چونکە لە ماوەی 2009 هەتاوەکو 2025 هەرێمی کوردستان پابندی ڕادەستکردنی نەوت نەبووە لە ئێستادا بۆ یەکەم جارە یا بە شێوەیەکی کولی چونکە لە ساڵی 2015 ئیتیفاقێک لەگەڵ حەیدەر عەبادی کرا بۆ ماوەی 5 مانگی یەکەم ڕۆژانە 150,000 بەرمیل مانگی دووەم 186,000 بەرمیل ڕۆژانە مانگی سێم 314,000 مانگی چوارەم 400,000 مانگی پێنجەم 505,000 دوای ئەوە نەوت قەتعکرایەوە دیسان ئەو کات وەزیری سامانە سروشتیەکان بڕیاری کۆتاهێنانی هەناردەکردنی نەوتیدا لە ڕێگەی عێراقەوە ماوەسا ئەحمەد دەگەڕێمەوە لای بەڕێستان دەچمە بەریتانیا بەڕێز یادگار سەدیق گەڵاڵی سەرۆک هێرەخراوی ڕوونبین بۆ شفافیت لە پرۆسەکانی نەوت وەردەگرم بەڕێز مامۆستا یادگار سڵاوتان لەبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ ئێوە چۆن دەبینن دوای ئەم هەموو ساڵە پرۆسەکە بەگشتی تاکتیکیە ڕێکەوتنێکی کاتیە یاخود ئەمجارە نەخێر درێژخایەن دەبێت و هەموو کێشانی کە لە ماوەی 14-15 ساڵی ڕابردوو لە نێوان هەولێر و بەغدادا هەبوون تا ڕادەیەک نامێنن و دۆخی هاوڵاتیان باشتر دەبێت. سڵاو لەبێتان کازان سڵاو لە مامۆستا ئەحمەد زۆر سپاس هەمیش تەبیعی ئەم ڕێکەوتە وە دەستپێکردنەوەی هەناردێنەوت هەنگاوێکە بە ئاراستەی دروست سەرەتایەکە بۆ قۆناغێکی ڕامبزەر بۆ ئەوەی بمانگەێنێ بە ڕێکەوتنێکی شاملتر و درێژخایەنتر تەبیعی هەموو لایەنەکان جگە لە هەرێمی کوردستان و عێراق کۆمپانیا نەوتەکان هەر هەمویان لە دوێنێ و پێرێ و ڕۆژی پێشووتریشەوە ڕایانگەیان کە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی کاتیە بۆ دەربازبوون لەم قۆناغە سەرەتا دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و پاشان کە هەناردە دەستی پێکردەوە بە پێی ئەو ڕێکاری کە لە یاسای هەمواری یاسای بودجەی ساڵی 2025 لە مانگی دوی ئەم ساڵا دەکرا ئەبێ گرێبەستەکان بەڕێوە بچێ یاخود ڕێکەوتنەکان بەڕێوە بچێ ئەویش ئەوەیە کە کۆمپانیایەکی نێودەوڵەتی بێلایەن دیاری بکرێ بۆ ئەوەی تێچووی حەقیقی $16 بە پێی یاساکە دیاریکراوە بۆ تێچووی نەوت بەرهەمهێنانیش و گواستنەوەش پاشان کە لە ماوەی 2 مانگا ئەو کۆمپانیایە کە دەستی بەکارەکانی کرد ئەبێ بڕیار بە لەوەی کە تێچووی حەقیقی نەوتی هەرێمی کوردستان چەندە ئەگەر ئەو کاتە هەر سێلایەنەکە پابەند بوون پێوەی ئەو وەختە ئەچینە ئەو کۆناغە با بڵێن سەقامگیرەی زیاتر بۆی بەردەوامی بەڵام یاسای بودجە مامۆستا ئەحمەد لە من شارەزاترە تا 12 ئەم ساڵ بەرکارە ئێتر دوای ئەوە ئەبێ چاوەڕێی یاسایەکی بودجەی نوێ بکەین بۆ ساڵی 2026 کەواتە ئەم سێ مانگەمە لە بەردەسایە وەکو سەنگی مەحەک بۆ ئەوەی بزانین ڕێکەوتنەکان چۆن ئەڕوا بڕێەوە و چۆن ئەم کۆمپانیایە یەت و دەست بەکارە بێ بەلایانی کەمەوە ئەبێ زۆربەی کارەکانی بکە بۆ ئەوەی ئەگەر کاکیشی ئەو کۆمپانیایە کاگیادیار ئەو کۆمپانیایە حازری شوکارەکانی لەو فترە زەمەنیە کەمەدا دەتوانێت وشکارەکانی خۆی ڕای بکە یاخود ئالۆزێ سیاسەکان مەترسینیە جارێکی دیکە ئەمەی کە ئێستا نەخشەی بۆ کێشراوە تێشی بداتەوە ینی بەڕاستی ئەوەی کە من مەبەستمە لانی خەڵکە خەڵک ئێستا چەندین جاری دیکە لە ئەعلام هەڵاشی زۆر گەورە کراوە کە بەڵێ ئەم جارە تەواوی تر وڵات دەبێ بە شامی شەریف و بەغدا و هەولێر ڕێکەوتن
بەڵام سی دەکەین 2 مانگ نەیبردووە کە لایەنەکان ئیلتیزامیان بەو عەهدانە نەکردووە کە لە نێوانیاندا هەبووە. ئەم جارەش وەک جارەکانی ڕابردوو دەبێ یان نەخێر ئەم جارە ئەگەریشی بەهێز هەیە کە کێشەکان نەمێنن. هیواداری کێشەکان نمێنێ ئەمە لە عێراق هاشین و 2 مانگێکی تر حملەی یاخود چەند ڕۆژێکی لەوانێ حملەی هەڵبژاردن دەست پێ بکاتەوە لەبەرەوە ئەمانە وازانم هەردوو لە چێ حکوومەتی یەکێتی کوردستانیش و چێ سەرۆکوەزیرانی عێراقیش مامۆستا ئەحمەد باسیویە کرد وەکو ئەکرێ وەکو کارتێکی هەڵبژاردن بەکاری بێنن بۆ خۆیان و ئەگەر ئەکەوینە سەرەوەی حکوومەتی ئایندە چونکە مادام ڕێکەوتنەکە کاتیە و بۆ ماوەیەکی دیاریکراوە کەواتە یاسای بودجە ئەکەوێتە سەر ئەوەی کی حکومەکە دوای هەڵبژاردن لە عێراقا و تەحالفەکان چۆنە بن لەبەرەوە نامەوێت خەڵک بێ هیوا بکەم بەڵام وەکوتم هەنگاوێکی سەرەتایە بە ئاڕاستەیەکی باش بەو هیوایی لایەنەکان پابند بێت پێوەی چونکە ئەمە سێ لایەن هەر لایەنێکیان ئامادە نەبن ڕێکەوتنەکە هەڵەوەشێتەوە و تا ئێستا ئەوشمان بیر نەچێت بەشێکی ڕێکەوتنەکە لەم ڕۆژ و تەخواناقی جێبەجێکردنەوە ئەویش ئەو $16 کە بۆ کۆمپانیا نەوتەکان قایل کراون بۆ تێچوو زۆر باشە لە بەنەوت بەڵام لایەنەکەی تری هێشتا ماوە کە لەم ڕۆ دەست پێەکە وتوێژی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیا نەوتەکان بۆ قەرزەکانی ڕابردویان ئەمە خاڵەیە دیسان ئەگەر ئەم فەشل بێنێن کاریگەریە کاتە سەرەوەکەی تریشیان بەتەکید لەبەرەوە وەکوتم لە سەنگی مەحەکانی ئەمە وەیە بزانین چەندێ پابەند دەبن و چەندێ وتوێژەکان بەجددی و بە ئیرادەیەکی ڕاستەقینەوە ڕاتە پێشەوە ئەگەر دوای انتخابات زۆرستێ بەتەکید کێشە دروستەکات جاری مامۆستا ئەحمەد ئاماژەی بۆ کرد کە ئەمریکەکان زەختیان کردووە لە هەردوو لابەوەی کە بگەن بە ڕێککەوتن یعنی ئەمە نقطەیەکی زۆف نییە کە ڕێککەوتنەکە ئارەزوومەندانە یاخود ڕێککەوتنیشی خۆماڵی نەبوو بەڵکو فشارێکی دەرەکی بووە و دەمەوێت بپرسم لە بەڕێستان ئەم تەصفیە حساباتانی ڕابردووەوەی ئەنجامی سکاڵاکەی دادگای پاریس کە لە سەر تورکیای تۆمار کرد کە تورکیا دەبێ قەرەبوو بداتەوە بە عێراق ئەم حساباتانە کراوە لە نێوان عێراق و تورکیادا باز لەوە دەکرێت کە هەرێمی کوردستانیش دەبێت پشکەشی بەرکەوێت لەو قەرەبووە ئەمەش تەصفیە حساباتی واتە حسابیان بۆ کردووە لە پێشتر ڕێکەوتنی لە سەرکراو یاخود ئەم پرسانە تا ئێستا هەر بە معەلەقی ماونەتەوە مەسەلەی ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیا هێشتا یەکلایی نەکراوەتەوە لە وتوێژان چونکە تورکیاش خاڵێکی تری لە بەرچاوەیە کە درێژکردنەوە فراوانکردنی گرێبەستەکانی لەگەڵ عێراقا کە گرێبەستی هەناردەکردنی ساڵی ئایندە لە مانگی حوتا کۆتایی پێەیە لەبەرەوە ئەمانە هەمووی ئەکەونە مێزی گفتوگۆ بۆ مساوامەکردن لەسەری و بەکارهێنانی هەر لایەکیان بۆی بتوانن زۆرترین پشک بۆ خۆیان بپشڕن ئەگەر بەشی یەکەمی پرسیارەکەم بیر بێنیتەوە مەمنونە بەشی یەکەمی پرسیارەکەمەوەیە کە مامۆستا ئەحمەد ئاماژەی بۆ کرد کە جۆرێک لە فشار هەبووە لەلایەن ئەمریکەکانەوە بۆی کرد و لابگەن بەڕێکەوتن ئەمە جۆرێک لە ناومێدی دروست ناکات لە سەرکەوتنی پرۆسەکە بەتەکید هەر لە سەرەتاوە ڕێکەوتنەکان ناچاری بوون هەر لە وەستانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانەوە بە ناچاری وەستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیەوەستان هەر لە چواری چوارەکە حکوومەتی هەرێمی کوردستان چووە بەغاو ڕێکەوتنی کرد ڕێکەوتنێکی ناچاری بوو ئارەزوومەندانە نەبوو ینی بە ئیرادەی خۆیان نەڕۆشتن و هەمیشە ئەمریکەکان و ئەوروپیەکان و تویانە بڕۆن لەگەڵ بەغا ڕێکەوتن بڕگەڕێرەوە بۆ هەموو ئەو بەیان نامانەی کە لەلایەن با بڵێن وەزارەتی خارجی سەفارەتی ئەمریکیەوە دەکراوە هەر هەمووی و دوای ئەو فشارانشی کە مەسەڵەن ئەو لۆبی کە کۆمپانیا نەوتەکان ویستویانە بیکەن و نامەیان نردووە هەموو وەڵامەکان ئەوە بۆ بڕۆن لەگەڵ بەغا ڕێکەوت حەلی ئێوە لە چوارچێوەی عێراقایە و ئەبێ چارەسەری لەگەڵ عێراقیکەن لەبەرەوە ڕێکەوتنەکە ڕێکەوتنێک هەر لە سەرەتاوە مەجبوری بووە بەتەکید ئەگەر ئارەزوومەندانە نەبێت و بە مەجبوری بێ بژاردەی کەمت لە بەردەسا ناوەرەی کەمیش ئەبێ بۆ مفاوەزات بۆیە هەموو شتەکان بە ناچاری تایس دەگەڕێم وەلای بەڕێستان کاک یادگار سوپاس بۆ سەرنجەکانت مامۆستا ئەحمەد لە هەرێمی کوردستان دوای ئەم هەموو کێشانە بەداخ ئەگەر ڕێگەم بدەی هەندێک ئیزافەت هەیە ئیزافە لەسەر چی لەسەر ئەو بابەتەی کە فشاری ئەمریکەکان چۆن معالەجەی و قەزێ بکرێت کاک یادگار باسی لە
بوجە نامێنێت لە مانگی 12. باش طبعا سواسی ماوەسای یادگارەکەم کە جەنابی مامۆسای هەمووانە بە تایبەتی لەو بوارە ئەکادیمیا کەم کەسمان هەیە لەو مەجاالە ئەوەندە شارزا بێت بازانم تەڵەبەی دکتۆراشە تەڵەبەی دکتۆرای لە بواری نەوتاو من زۆری سفادەم کردووە تەمان کە ئەمەوێ شت لەسەر نەوت بخوێنمەوە یەکێک لەو سەرچاوانەی کەوا احتیمادێکەمە سەر نووسینەکانی ڕێکخراوەکەی ئەمانە ڕوون بین بۆ بواری نەوت وە ئەو مەقالاتانەی لەسەر مەسلەی نەوت وە سوپاسیەکەم و جێگەی شانازیە بۆ خەڵکی کوردستان خوازیار بووم ئەو ببێتە ڕاوێژکار چونکە ئەکادیمی و ئەتوانێ ڕاوێژی حقیقی نەک کۆمەڵێ ڕاوێژکار کە تەنها بەرپرسن سەبارەت بە سیوێکی 12 بەڵێ بودجەی ئەمساڵ کۆتایی دێ بەڵام لە قانونی ئیدارەی مالیە معالەجەی ئەم قەزیە کراوە بە بودجەی 12 کەواتە هەرێمە گەر نەوتەکە ڕادەستکا بەو ڕێتمەی کە ئێستا ئیتفاقیان لەسەر کردووە ئەگەر لە ساڵی 26 کە من تەوقع ناکەم بودجە ببێ لە ساڵی 2026 چونکە انتخابات لە 11 یەک مانگیەوێ تاوەکو نەتایج ڕائگەیەندرێ و تەزدیقی محکەمەی ئیتیحادی ئەکرێ مانگێک تا 2 مانگیەوێ تا تەشکیلەی حکوومەت مانگ زیاتری ئەوێ بۆیە لە ساڵی 2026 ئەگەر بودجەش تەزدیق بکرێ ئەکەوێتە دوای مانگی 6 2026 کەواتە معالەجەی ئەوەمان هەیە یەک لەسەر 12 مادەم هەرێم پابند بێ ئەوە بەنەوتەوە ئەوە حکوومەتی عێراقیش بێ پابند بێ بە نردنی یەک لەسەر 12 یەک لەسەر 12 بەتەکید موچەی بە کامیلیتیایە و هەندێ یەک لەسەر 12 نزیکەی 10 تریلیۆن تا 9 تریلیۆن و شتێک بووە تقریبا 10 تریلیۆن دینار هەردێتە هەرێمی کوردستان بۆ موچە جگە لە هەندێک ئەبوابی ضروری بودجە کە بریتە لە قەرزەکان کە بریتە لە بتاقەی تەموینی تاقەی کارەبایی ئەدویە ئەمانە هەموو ئەبن بۆیە معالەجەی و قەزیە کراوە خاڵێکی تر کە باسمان لە فشاری ئەمریکەکان کرد ئەمریکەکان فشارەکان تەنها بە بێلایەنانە نەکردووە ئەمریکەکان فشاریان بەشێکی بە بەرژەوەندی خۆیان کردووە بەشێکی بە بەرژەوەندی سەقامگیری ناوچەکە بۆ نمونە ئەو نەوتەی کە تا ئێستا بە قاچاق ئەڕۆی لە هەرێمی کوردستانەوە ئەچووە دوو وڵاتی دراوسێمان بە نرخی $30 کەواتە ئەو دوو وڵاتە یەکەم نەوت بە هەرزان ناچێتە ئەو دوو وڵاتە کەواتە ئەمریکا بەرژەوەندی لەوایە کە نەوت نەگاتە دەستی ئێرانیەکان یا تورکەکان بە نرخێکی هەرزان نەوتەکە بۆ بەرژەوەندی عێراق چونکە عێراق چاوی لەم بەرژەوەندیەکەوە کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا بێن سەرپەرشتی هەندێک بابەتی ئەوە بکەن و کڕین و فرۆشتنەکە بنەوە کەواتە یەکەمیان بۆ ئەوەی نەوتی قاچاق نەمێنێت کە لە بەرژەوەندی ئەمریکیەکانە و بەرژەوەندی عێراقە دوو کۆمپانیاکان کە نەوتیان دەرەهێنا و حەفریانە کرد و هەناردایانە کرد بەشێکیان ئەمریکین کەواتە ئەگەر نەوت هەناردە نەکرێ ئەوە ئەم کۆمپانیانە بە شێوەیەک لە شێوەکان زیانیان بەرەکە و بۆ ئەمە بەرژەوەندی دووەم بەرژەوەندی سێهەم ئیستیقراری مەنتیقەکە پابندە یا پەیوەندی بەو داهاتە زەبەلاحە هەیە کە لە ڕێگەی نەوت فرۆشتنی نەوتەوە دێتە ناو هەرێمی کوردستان ئەو دوو هێزە سیاسیە هەرێمی کوردستانیان کردو بە هەرێمێکی پرچەک و ڕۆژ نییە کارەساتێک ڕوونەدا و بووەتە قەزەیەکەوە لە هەر حاڵەتێکی نەخوازراوە شەڕێک بە قەومێ کە تەسەور کە زۆربەی بودجەی هەرێمی کوردستان کە دێت بۆ بەشی سەربازی و بەشی ئەمنی سەرفەکرێ بۆیە ئەمەش حاڵەتێکە کە ئیستیقراری ئەمنی و عەسکەری لە مەنتیقە ئاپارێزێ بۆیە ئەمریکەکان ڕاستە بەرژەوەندیان لە ڕووی کۆمپانیا بەڵام ئیستیقراری مەنتیقە و ئیستیقراری عێراقیشیان لا مەقسەدە چونکە ئەمریکەکان ئەیانەوێ ئەم جارە حکوومەتی عێراق حکوومەتێک بێ زیاتر مامەڵە لەگەڵ ئەمریکا بکە تاوەکو ئەوەی مامەڵە لەگەڵ لایەن و ئەطرافی دیکە بکە ئەوەشیان بە پشگیری سوودانی داناوە چونکە سوودانی تا ئەم کاتش توانیوێتی بە شێوێک لە شێوەکان لە ئەمریکەکان نزیک لە وەرزی پاییز زین و بەروەرزی زستانی ژەڕۆین ئەوروپا دەزانین کە پێویستی بە نەوت و غاز هەیە ئەوەی کە دەفعی ئەمەی بۆ دەکات نەوتی رووسیا و غازی رووسیا و ماوەیە کە بۆی شەڕی ئۆکرانیا و ڕاگیراوە ئەمە زۆرێک لە فشاری ئەمریکیەکانیش نییە بۆی کە دەفعی ئەمە بکەن بۆ وزەی ئەوروپا بکەن بەتەکید نەقسی نەوت تاوان ڕۆژانە لە هەشتاوەستێکم ینی چەند ساڵە هەریم و بەغدا بەو پێی کە لە وەرزەکانی تردا پێویستیان بەم ڕێکەوتنە هەبووە بەڵام هیچ کارتێکی فشار نەبووە بەڵام کاتێک کە ئەوروپیەکان و ئەمریکیەکان پێویستیان بە نەوتەکەیە
ئیتر بەفوویەک هەموو شتێک جێبەجێ بەتاکید چونکە تۆ بتەوێت نەتەوێ ئەمریکا هەژمونی هەیە بەسەر لە ساڵی اقتصادی عالەمەوە ئەوروپیەکان بەو ڕێتمە غاز و نەوت بکڕن قورسە بێ بەتایبەتی لە ساڵی 2026 ئەو عقدەی لە بینی تورکیا و ئێرانە هەیە عقدی فرۆشتنی غاز کۆتایی پێدێ بۆیە ئەمریکیەکان بۆ جێگرەوەی ئەوە تەبەن لە بیرمان نەچێ چۆن نەوت ڕادەستکرا هەرێمی کوردستان ناتوانێت ئاوایتر غاز بفرۆشێ بە کەیفی خۆی و بینێرێ بۆیە دیسانە بێ بیر لە ڕادەستکردنی غازیش بکەن لە ڕێگەی کۆمپانیەکانی عێراق و ئەم غازەش بڕوە جاگەر بەکاری بێنن بۆ ناو خۆی خۆمانەوە نیعمەوە بیها ئەگەر دیسان بە ڕێگەی قاچا غازەکەش وەک چۆن نەوتەکەیان بەو دەردە بردکەوە 40 میلیارد نەوتیان فرۆشتووە 32 میلیارد دۆلاریش قەرزارین ئەگەر غازەکەیشیان بەنیاز موای لێ بکەن لەگەڵ تورکیا بەڵام من دڵنیام ئەم ئیتیفاقیە و چاودێری ئەمریکیەکان واکە کە غازەکە بە هەدەر نەڕوە و ئیسفادەی لێ بکەین بۆیە نەقسی نەوت لە عالەماکە لە 82 تا 90 ملیۆن بەرمیل ڕۆژانە ئەم نەقسە کاتی خۆی تورکیا 10 ملیۆن ڕووسەکان 10 ملیۆن بەرمیل نەوتیان ئەخستە ناو ئەم بڕەوە و ئێرانیەکانیشیان خستە ناو ئەم قەزیەوە ئێستا نەوتی هەرێم بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانێت بەشێک لەم نەوتە قەرەبوو بکاتەوە و ئەیشتوانن لە مستەقبەلا غازی هەرێم قەرەبووی ئەو بابەتە بکاتەوە بۆیە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکیەکان لە بەرژەوەندی ئەوروپیەکان کاتم کەمەوە 50,000 لە اتفاقەکەدا هەیە بۆ بەرهەمی ناوخۆ ئەمە چی لێدی ئەمریکان سەرپەرشتی دەکەنیان لە هەرێم تەمانەمە دراوەتە کۆمپانیەکانی تایبەت بە حیزبی باڵادەست بۆ ئەوەی بەکاری بێنن بۆ ئیستیهلاکی محەلی بەڵام زەرورە لە خولی داهاتوو و ئەم خولی پەرلەمانی کوردستان و خولی داهاتووی پەرلەمانی عێراق هەر پەرلەمانتارێک ئەبێ خۆی ملزەمکە بەوەی کەوا بێ ئیش بکە و داکۆکی بکات لەسەرەوەی ئەم 50,000 بەرمیلە بەکار بهێنرێ بەو سعری عێراق واتە بنزین بە سعری عێراق لە ناو هەرێمی کوردستانە و نەوت بە سعری عێراق بفرۆشێ ئەگەر نە ئەبێ دەرگای دادگاکان لە هەرێمی کوردستان لە بەرپرسانی هەرێمی کوردستان بگیرێت بە تایبەتی ئەوانەی کە ئەبنە نوێنەری خەڵک تاوەکو خەڵکی هەرێمی کوردستان وەکو باقی عێراق نەوت و غاز بە هەرزان بکڕن. مامۆستا ئەحمەد دوو حزبی دەسەڵات باس لەوە دەکەن کە ئەم ئیتفاقە جێگەی شانازیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەوان نەبوونا ئەو ئیتفاقە نەدەکرا ئەو جۆرێک لە ئومێدەی بۆ خۆشگوزەرانی هەیە نەدەهات من نازانم دز ئەبێ چ شانازیەک بکە بە دزینی خۆیەوە کە بڵێ من چەند ساڵا و نەوتە دزمو نایەڵم هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئیسفادە بکە بە تایبەتی کاک زانیار ئەگەر لە 2014 بۆ 2025 سێ بکەین 11 ساڵ 11 تریلیۆنی ئەکاتە 121 تریلیۆن دینار زەرەریانیاوە لە خەڵک جگەل لە 32 میلیارد دلار بۆ ئێمە نەک جێ شانازی نییە بۆ ئەوان ئەبێ ئەمانە دادگایی بکرێن ئەم چەند ساڵە کە نەتیجەتان ئاوا بوو بۆ بە قسەی خەڵکی دڵسۆزی وەکو مامۆستا یادگار وەکو کاکفلان و کاکفیسار بەدەیان و بە سەدان پۆستی ناشرینان لەسەر ئێمە کردووە کە ئەمانوت نەوت بە ئیتفاق ڕادەست بکەن بۆیە نەک جێ شانازی نییە بۆ ئەمان جێی شەرمەزاریە کە خەڵکیان تووشی و نەهامەتی ئێستا کردیان هاتنە سەر و قەناعەتی بەڕێستان لەمە دووە ئەگەر کێشە دروست بوو بەغدا گرفتی دروست کرد بەڕێز ئەحمەد هەڵوێستی تەندروست و ڕاستەقینەی ئێمە ئەوەیە ڕووی سەهمەکانمانەکەین بە ئاراستەی عێراق لەک خەلەل دروست بکە کە تونترین هەڵوێستمان بەرامبەر بێ ئەوەی کە بەرامبەر هەرێم وتومانە کە هەرێم مقەسرە ئەو وەختە بەرامبەر بە عێراقە ئەگەر خوای گەورە فرسەت باو بچینەوە پەرلەمان ئەوە دڵنیابن ئەو شەڕەی کە ئێمە ئەیکەین بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بە حیاتی پارتی و یەکێتی ناتوانەوە شەڕە بکەن بەڵام هیچ دەکرێت لەگەڵ بەغدا ئەوە بەتاکید سکاڵای یاسایی لە کاتێکدا مەبەستەکەم ئەوەیە کە لە کاتێکدا یەکێتی و پارتی خۆیان بەشدار بوون لە بنیادنانەوەی عراقی نوێ لە دەست سکاڵای یاسایی لە دار و بەردیدا بەشدار بوون ئەوان هیچیان پێ ناکرێت ئیستیجوابی وەزیری ڕئیسی مەجلیسی وزەرا لۆبی دروستەکەین لە ناو پەرلەمانە بۆ ئیستیجوابی ڕئیسی وزەرا ئەگەر تەشکیلەی حکوومەت بێ ئەگەر لەو فرسەتا یا من یا هەر برادێکی کە کاشێتە پەرلەمان ئەبێ لۆبی دروستکەن و ئیلزامی ئەو کەسەی کە ئەبێتە ڕئیس وزەرا ئەوەی لێ وەرگرن کە ئەبێت ئەم 50,000 بەرمیل نەوتە بەکار بهێنرێتەوە بە هیچ شێوەیە قبوڵی ئەوە نەکرێت کە بوجە و موچەی هەرێم بکرێتە کاتی فشار لەلایەن حکوومەتی اتحادی و بەرامبەر بە حکوومەتی هەرێم مادەم هەرێم پابەندی ڕادەستکردنی نەوت بێ بەو ئیتفاقی کە کراوە. بەڵێ ئەمە چۆن لێک دەدرێتەوە ینی باز لەوە دەکرێمە هینێکی سیاسی پێشتر وا باز دەکرا کە ئێران حەز دەکات بۆ نمونە ئەم نەوتە ڕادەستی بەغدا بکرێتەوە بەڵام خۆ ئێستا
ئەمریکیەکان لە بالعکس ئێران نەوتێکی هەرزانی دەسەکە و ڕەنگە چەند حەزی کرد بێ دەوڵەتی عراق بە قوت بێ و ئیستیقرار سەقامگیری دروست بێ ئەوەندەش لە بەرژەوەندی ئەو بۆ ڕۆژانە چەند ملیۆن بەرمیل خۆ و نەوتەی کە ڕۆی بۆ کوێ چوو کارزان غیر بەتەن کە رەسووە کۆماری ئیسلام داهاتەکەی دامگوت بۆ حەشدی شعبیە و ئێران داعمیان دەکات بەو شێوەیە نیە چکە داهات بەڕێزیشتان تەخوین دەکران بەهۆی حەشدی شعبی لە ناو موازنەی عراقا داهاتی خۆی هەبووە جگەل لەو پشکانێکە لە ناو عراقە وەریگرتووە ئەگینا ئەو نەوتە ئێران ئەوەندەی پێویستی بەو نەوتە بۆ پێویست ناکە ئێران خۆی پێویستی بە هاوکاری و هەماهەنگێ بوو نەک لێەوە پارە بنێرە بە چونکە حەشدی شعبی ساڵانە لە ناو موازنە 3 تریلیۆن دینار نزیکەی 3 تریلیۆن دینار بودجەی بۆ تەرخان کراوە کە هەر ئەوەندەی پێویست بۆیە ئەو نەوتە بەکار هاتووە جگەل لەوەی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی تیانە پارێزراوە بەرژەوەندی هەموو لایەکی تیا پارێزراوە بەرژەوەندی یەکەم ئەو دوو پارتە دەسەڵاتدارەوە ئەو دوو خانەوادە دەسەڵاتدار بەدەستێنێنەوە تۆزێک بە پەلەن بۆیە زیاتر پرسیارەکانم لای تۆ سەرتر کردوێتەوە ئەمەوێت دواتر ئیزنتان بدەم یعنی ئەمە جێگەی ئومێدە بەغدا ئەم جارە بۆ نمونە بەغدا هەرێم لەژێر فشاردا و لە ناچاریدا من تەنها ترسی هەرێمم هەیە ترسی هەرێمم هەیە چونکە هەموو ئیتیفاقەکان لە 2010 ئەوەی ناو موازنە و ئیتیفاقی وەرکراوەکان 2012 و 15 و 19 و 21 هەمویان هەرێم پابندیەکانی نەکردووە بۆیە ئەگەر هەرێم پابند بێ قەناعەتم وایە عراق پابندی خۆی دەرەبڕێت. ئێستا بەغدا زۆر هەوڵی داوە کە تەحجیمی هەرێمی کوردستان بکات لە دوای ئەمە دەستکراوەتر نابێ بۆی کە زیاتر ئێمە قانونمان هەیە و دەستورمان هەیە لە عێراقا ئەبێ شەڕی دەستوری بکەین لە عێراقا شەڕی قانونی بکەین ئەو قانونانەی کە بەدڵمان نییە تعدیلیان بکەین لۆبیان بۆ دروستکەین بۆ تعدیلکردنی ئەگینا ئێمە ناتوانین شەڕی عێراقمان پێ ناکرێ و ناتوانین لە ژێر ئەو بەندانەی دەستور کە نەود لە مادەی 111 و 112 چۆن هاتووە و بەپێی قەراری مەحکەمەی ئیتیحادی و بەپێی قانونی ئیدارەی مالی ئەبێ ئەوە ئەگەر ملاحەزەیەکمان هەبێ و بمانەوێ گۆڕانکاری تابێ ئەبێ هەوڵ بدەین بۆ گۆڕانکاری قانون بەو توانایی کەوا نوێنەرانی کورد لە پەرلەمان هەیەە یا بەو مشارەکە سیاسی کە هیانە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەڵێن کە بەغداش زۆرێک لە فەوزای تێدایە ئەم جۆرە شامی شەریفە نیە کە لە ڕێگەی یاسا و هەموو شتەکانی بەتاکید نەک شامی شەریف نییە یەکێکە لە گەندەڵترین وڵاتەکانی ناوچەکە بۆیە مادەم ئەو گەندەڵی هەیە ئەمە پاساو نییە بۆ ئەوەی کە ئێمەش گەندەڵی بکەین ئەمە پاساو نییە لەوێ فەوزابێ لێرەش فەوزابێ ئەبێ کورد مادەم بەشێکە لە پێکهاتەی عێراقی و هەرێمێکی فیدراڵە لە عێراقا کار بکەین بۆ سەقامگیری هەموو عێراق کە خۆمان سوودمەندی یەکەمە بین لەو بابەتەوە بۆیە داکۆکی قانونەکان لە ناو پەرلەمان ناکرێت کە تا ئێستا پەرلەمانی عێراق ئەکتیڤە پەرلەمانەکەی هەرێم کە 11 مانگە هەڵبژاردننی کراوە تا ئێستا حکوومەت تەشکیل نەکراوە ئەم برادرانە وازان ئەوە هەرێمی کوردستانە بە کەیفی خۆیان قانون لە عێراق مؤسسات هەیە ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە فەوزا هەیە ڕاستە تایفی هەیە ڕاستە هێزە سیاسیەکان بە شێوەیەک لە شێوەکان فەسائلی مسلحیان هەیە بەڵام بە شێوەیەکی لە شێوەکانی دیکە قرارات محکمە ئیتیحادیمان هەیە مؤسسەی نەزاهەمان هەیە پەرلەمانمان هەیە و حکوومەتمان هەیە سوودانی چەند جار وتوێتی من ناتوانم پارەیەک سەرف بکەم کە لە چوارچێوەی موازنانە بێت ئایا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان شتی وای کردووە شتی وا ئەڵێت هەرگیز جوورەت بەخۆی نادا و سەراحەتانە بڵێ هاوڵاتیان یاریمی کوردستان و کۆتا پرسیار بۆ بەڕستان دڵخۆش بن بەم ڕێکەوتنە بەو هەناردەکردنەوەی نەوتە بەتەکید ئەبێ دڵخۆش بن بەو ڕێکەوتنە تا ئەو کاتەی هەرێمی کوردستان پابند بێ ئەگینا هەرێمی کوردستان بیەوێ کێشە دروستە زۆر بە ئاسانی دروستیەکە بە کۆمپانیا نەوتیەکانەوە چۆن ئێستا یەکێک لە کۆمپانیا دوو کۆمپانیا تا ئێستا پابند نەبوون بە قەزێکەوە و ئەبێ هەرێمی کوردستان چاوی لە خەڵکی هەرێمی کوردستان بێ ئەو 50,000 بەرمیلە تەرخان کراوە بۆ پێداویستی ناوخۆی هاوڵاتیان بۆیە ئەبێ هەرێمی کوردستان چیتر ئەو فیرعون تەسەڕوفاتە فیرعونیەی کە ئەو دوو هێزە سیاسی هەیەە وازمێنێ لەو تەسەڕوفاتە فیرعونیەی کەیانە. بەڵێ زۆر بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆ لەگەڵ مامون سپاس بۆم دەرفەتە. بەڕێز مامۆستا ئەدگار دەگەڕێمەوە لای بەڕێزان ئومێد هەیە ئەم جارە ئەم جۆرە ڕێکەوتنە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەلایەک و بەغدا و تورکیا لە ڕێگەی بەندەری جیهانەوە لە ڕووی تەکنیکیەوە سەرکەوتوو بێت بەپێی یاسا بەرکارەکان لە بازاری وزەی جیهاندا ئەم جارە احتیمالی هەیە هیچ خەلەلێک دروست بێ بۆ ئەم پرۆسەیە؟ مەفروض نیە هیچ خەلەلێکی بۆ دروست لە ناحیە تەکنیکیەوە هەموو شتێک ئامادەیە وەریەکان پێشتر چێک کراوەتەوە هیچ کێشەیەکیان نییە گرێبەستە هەیە لە نێوان عێراقا و تورکیایە بۆ هەناردەکردن و ئەم گرێبەستە تاکو
مانگی ناوەڕاستی مانگی حوتی 2026 بەرکارە و هەر لە ئیستەوە کار ئەکرێت و پرۆپۆزەڵی نوێکردنەوە یاخود گرێبەستێکی نوێ لەگەڵ عێراق و تورکیایە لە بەردەست وەزارەتی نەوتی عێراقایە بۆ دیراسەکردن و بۆ گەشتن بە گرێبەستێکی فراوانکردن. لەبەرەوە لە ناحەی تەکنیکیەوە هیچ کێشەیەک نییە و لە گرێبەستەکانیشا بەو شێوەیەکە ئەو نەوتەی لە بەردەستیانایە و بە ئاستی بەرەمێنان زیاد و کەمەکە لەبەرەوە کێشەیەک دروست نابێت. گەڕێمەوە بۆ خاڵێکی تر کە بیرم نەچێت لە مامۆستا ئەحمەدت کرد و منیش ویستم تۆزی ڕووناکی بە پێی با بڵێن توانایم تەواضعی خۆم خەمە سەری لەوەی کە لە گرێبەستەکانە 50,000 دیاری کراوە یاخود لە ڕێکەوتەکانە 50,000 دیاری کراوە بۆ بەکارهێنانی ناوخۆ. تەبیعی ڕێکەوتون لەسەر ئەوەی داهاتی ئەم 50,000 ئەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی. تەبیعی ئەم نەوتە کە 50,000 ئەیدێ بە پاڵاو بکەن بەرهەمی نەوتی نەوت ئەڵزین گازۆیل غازی ماڵان قیر نەوتی ڕاش نەفتا ئەمانەی هەمووی لێ بەرهەمەیەندێ و ئەفرۆشرێ و ئەو داهاتەی هەیەی بەرهەمە نەوتیەکان خەرجی بەرهەمێنان و گواستنەوە و پاڵاوتنی لێ ئەیرێ ئەوەی ئەمێنێتەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ بودجەی فیدراڵی. هیوادارم حکوومەت هەرێمی کوردستان ئەم بەرهەمانە بە نرخی پاڵپشتیکراوی باش بەکاربێنێت چونکە لە نەتیجا داهاتەکەی بۆ خۆی نییە بەلایانی کەمەوە بە هاوڵاتی هەرێمی کوردستان سوودی لێ ببینێ چونکە ئەشێکی باش بازاری ناوخۆی پێپڕەتێتەوە. ماوەسادگار ئەم 50,000 بەرمیلە هەرێمی کوردستان خۆی سەرپەرشتی دەکات یان لە چوارچووی ئەو لیژنانەدا دەبێت کە عێراق سەرپەرشتی دەکات چونکە بەداخەوە زۆرێک لە ڕەشبینی لای هاوڵاتیان هەیە کە باز لە هەرێمی کوردستان دەکرێت بۆ سەرپەرشتیکردنی پرسینەوت هەرچەندە خۆزگەمان دەخواست وانە بواایەوە خودی پرۆسی نەوتیش هەر لە ڕێگەی هەرێمەوە بواە بەڵام شەفاف بواە و لە خزمەتی هاوڵاتیان بەکار هات بایە. مابەستمەوەی کە ئەم 50,000 هەر عێراق سەرپەرشتی دەکات بۆ بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان یان نەخێر ئەمان لێ هاتوونەتە دەرەوە. نا بە جۆرێک عێراقی تایە بەڵام بەرهەمێنانەکەی با بڵێن و تەسلیمکردنی بە پاڵاو بکات و دابشکردنی بەسەر بەنزێخانەکانەوە بەکارهێنانی داهاتەکەی کۆکردنەوەی ئەمانە هەمووی هەرێمی کوردستانێکە بەڵام دوایی ئەوردبیکنیکردن بۆ ئەوەی چی کراوە چی نەکراوە و داهاتی چەندێ بووە و چەندێکی گەڕاوەتەوە بۆ خەزێنەی حکوومەتی فیدراڵ ئەو وەختە وەزارەتی با بڵێن نەوتی عێراق چاودێری دارایی عێراقیش سەرپەرشتیەکە بەڵام بە شێوەیەکی سەرەکی شتۆنێتی پاڵاوتنی و تەوزیعکردن و کۆکردنەوەی داهاتەکەی و فرۆشتنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکا وەڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەنگاوە بنێ لە ماوەکانی ڕابردووە ئەگەر بەشێکی کەمیش کرابێ بە کواڵەتێکی زۆر زۆر خراپ کراوە و زۆر زۆریش کەم بووە شایانی باسکردن نەبووە کە کاریگەری هەبێ لەسەر نرخی سوتەمەنی لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەو هیوایی ئەمە دەواازەیەک بێ بۆ ئەوەی کە ئەو ئاراستەیەش بگرن بەلایانی کەمەوە بەوەی کە ئەزانن داهاتەکەی بۆ خۆیان نییە بە بەلایانی کەمەوە خەڵکی هەرێمی کوردستان سوودێکی لێ. زۆر باشە ماوەسادگار ئەم 250,000 بە تەنها لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەناردە دەکرێت یاخود پرسی نەوتی کەرکووک چی لێ دێ ئەگەری هەیە کە عێراق ئەم بۆ ڕێ بەکار بێنێت بۆ نەوتی کەرکووکی ئێمە زانین لە ماوەکانی ڕابردوو جگەل لەو 250,000 ئێستا اتفاقی لەسەر کراوە بڕێکی زیاتریش لە نەوتی کەرکووک تێکەڵ بە نەوتەکە دەکات نزیکی 400 بۆ 440,000 بەرمیل لە ڕێگەی بەندەری جیهانیەوە دەنێردرا و کاتێک کە بەدەستی هەرێمەوە بوو. ئەگەری هەیە کە عێراق نەوتی کەرکووکیش تێکەڵ بەم پرسە بکات و بینێرێ بۆ دەرەوەیان ئۆپیک یاخود ڕێکخراونێ دوڵەتەکان ڕێگە نادا نەوتێکی زیاتر هەناردە بکات. طبیعی لەم قۆناغەدا ئێستا وەزارەتی نەوتی عێراق لە تەنها نەوتی هەرێمی کوردستانە بەتەکید نەوتی کەرکووکیش پەیوەستە بەم بۆریەوە و لە هەر کاتێکا عێراق پێویستی پێی بێ ئەتوانێ بە بۆریەکە هەناردەی بکەوە لە جەیهان وەربگیرێ ئەکەوێتە سەر ئاستی بەرهەمێنانی نەوت لە عێراقا و چۆنێتی پێویستیەکەی و باڵێن دابشکردنی بەوەی کە چەندێک پێویستە لە بازاڕی ئەوروپا ئەکەوێتە سەر سیاسەتی وەزارەتی نەوتی عێراق کە چۆن مامەڵاکە چونکە زۆربەی و نەوتەی عێراق بەرەو بازاڕی ئاسیایە بازاڕی ئەوروپا کەمتری لە جنوب بۆ ڕۆژوە ئەماکەوێتە تارگێتەکەی ئامانجەکەی بازاڕی ئەوروپایە بازاڕی ئەوروپاش نەک تەنها ئێستا وەرزیرستانە لە چەند ڕۆژی ڕابردووە
چەند پاڵاوگەیەکی ڕووسی کراوەتە ئامانج لەلایەن درۆنەکانی ئۆکرانیاوە کە کێشەی بۆ سوتەمەنی و بەرەمە سوتێمەنیەکان رووسیا دروستکردووە. ئەگەر تێبینی تا کردبێ لە 2 ڕۆژی ڕابردووان نرخێنەوە بەرزبوونەوەیکی زۆری بەسەر بەخۆبینیەوە بۆ ئەم ڕۆگەشتە $70 لەبەرەوە هەناردەی سوتەمەنیەکانی رووسیا زۆر کەمی کردووە غەیری گەمارۆکانی کە ئەوروپا خستوێتێ سەری وە بەرەو ئەگەر بۆیان بکرێ ئەیانەوە ئیستێغنا بکەن لە سوتەمەنی ڕووسی بەڵام تا ئێستا نەیانتوانیوە. ئەمە بێ بە پاڵپشتێکی باش بۆ ئەوروپاش و بۆ عێراقی چونکە واستی باشە بێت لەسەر ئەم نەوتەی هەرێمی کوردستان و ئەو جۆرە کوالەتی نزیکە لە کوالەتی نەوت ڕووسیەوە کە بۆ ئەوروپا چێواتە پاڵاوگەکانی ئەوروپاش حەزیان بەم جۆرە نەوتەیە لەبەرەوە بازارێکی باشە بێ ئەگەر بتوانێت بە شێوەیەکی باش ئیسفادەی لێ بکرێت و دیسانەوە بەو نرخە ئەفرۆشرێت کە نەوتی کەرکووک یاخود پێوتێت یەکەڵی نەوتی کەرکووک لە سۆمۆی فرۆشیە بە نرخێکی زۆر باشە لە بازارەکانی جیهاندا لەبەرەوە ئەمانە هەمووی سوودن ئەگەڕێتەوە بۆ عێراق و لە نەتیجەشە بۆ هەرێمی کوردستان. بۆیە هیوادارین کە ئەمە دیسانەوە جارێکی ترێڵێنەوە کێشێکی دروستەوە ڕێتمە بڕوە. زۆر باشە. هەرێم لەم ئیتفاقەدا لەگەڵ بەغدا چکارەیە ڕۆڵی چییە؟ لە ماوەی ڕابردوودا 300 وەفد لە هەرێمەوە چوونە بەغدا دانویست مەلەفی نەوت لای هەرێم بێ. ئەم جارە دەڵێن داهات بۆ خەزێنەی گشتی دەگەڕێتەوە سۆمۆ دەیفرۆشێ بەڵام مەلەفی نەوت هەر لای هەرێمی کوردستانە. ئەمە چۆنە ئەگەر سەرنجتان لەسەری هەبێت؟ تەبیعی ئەڵگە نەوتەکان هەر لە هەرێمی کوردستانە پێوەستەکان لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە لەگەڵ هەرێمی کوردستانە داهاتی ئەو کەواتە بەڕێوەبردننی کێڵگە نەوتەکان هەر هەرێمی کوردستان لی بەرپرسیارە و دیسانەوە ئەو داهاتەی کە لە سۆمۆ نەوتەکەی ئەفرۆشرێ ئەگەر بە نەوتیش بێ پشکەکەی ئەو $16 لەم کۆناغا کە دیاری کراوە ئەکرێتە سەر حسابێکی چیا و دواییە تەسلیمی سۆمۆ ئەکرێ بەپی پشکەکان ببوورە تەسلیمی هەرێمی کوردستان ئەکرێ بەپی پشکەکانی پشکی کۆمپانیەکانی لێ بیاواتە ئیدارەدانی چ جۆرە نەوتێکە و لە کوێوە هاتووە و بڕەکەی چەندێکە ڕۆژانە ئەمانە هەمووی لای هەرێمی کوردستانە مێنێتەوە و قازانجی ئەمە چیە مامۆسایەتگار فرۆشتنی قازانجی ئەمە چی هەرێم بۆچی ئەمەرکی خسۆتە سەرشانی خۆی ئومێدی هەیە ڕۆژێک بێت و کە ئەم مەلەفانە بێتەوە دەستی خۆی بە تەواوەتی؟ نا بەپێی دەستور مافی ئەوەی یاوە کە ئیدارەی کێڵگەنەوتیەکان بکە هەرێمی کوردستان و ئەو مافێکی هەرێمی کوردستانە کە کێڵگەنەوتیەکان بەڕێوە بێت لەبەر ئەوە ناحێ قانونیش کێشێکیان یاگەر کێشێکی وایە بە تاکید کێڵگەنەوتیەکان دەست هەرێمی کوردستانە نەبوو. لەبەر ئەوە هەرێمی کوردستان وازانم شتێکی خراپ نییە گەر ئیدارەیەکی باش بیرێت هەمیشە کارێکی باشە کە کێڵگەنەوتیەکانت لێ بسەندێتەوە وەختە کە کێڵگەنەوتیەکانت لە دەستانە ماوێ وەزارەتی سامانە سروشتەکانی شەڵۆژێنیتەوە چونکە تۆ ئەگەر نەوت و غاز لە دەست بێسەرنەوە چیەکە یعنی ئەو وەختە تەنها فەرمانگەیەکت پێویستە بۆ تەوزیعی بەرهەمە نەوتیەکان و هیچی تر. لەبەرەوە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ بەڕێوەبردننی کێڵگەنەوتیەکان بە پێی دەستوری عێراق وازارم قانونیەتی هەیە و مەلەفی نەوت لە دەستی هەرێمی کوردستانە بەم شێوەیە تا ئێستا و ئەو تەفسیرانەی کە بۆ دەستور کراوە بەڕێوەبردننی کێڵگەنەوتیەکان لە دەستی هەرێمی کوردستانە و مافێکی دەستوری هەرێمی کوردستانە لەبەرەوەی کێشەیەکی نییە. ئێمە گلەییمان لە شێوازی بەڕێوەبردنەکە هەیە هەرچەند گلەیشمان لە شێواز بەڕێوەبردنی عێراقی شەیە کە گەندەڵێکی زۆر زۆر هەیە. لەبەرەوە ئێمە هیواخوازین زۆرمان وتووە کەممان بینیوە ئیعادە نەزەر بکرێتەوە بە شێوازی بەڕێوەبردنەکانە شەفافیت هەبێت و ڕوونیەک هەبێ و بەهدەردان بۆ سێندێ لە مەولا بەوەی کە داهاتەکەی تەبیعی ناتوانین بڵێن بەهدەردان و گەندەڵی سفرە بێتەوە بە تەکید ئەبێت لە وزا مەجالی قاسوخوچی تێدا دێڵێت. کۆتا پرسیارم بۆ بەڕێستان لە ماوەسا ئەحمەدی شمەم پرسیارە کرد ئەوەی بە کۆی گشتی تەمان و مۆزوعە زۆر دوور و درێژە خوێنەوەی قۆڵی دەوێت بەڵام بە کۆی گشتی لە ئەنجامی مەتندا چیمان دەست دەکەوێت؟ ئەم ڕێکەوتنە جێگەی ئومێدە لە نێوان هەولێر و بەغدا و تووشیادا کراوە پرسی موچی هەرێمی کوردستان قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان کۆتایی دێت واتە موچە لە کاتی خۆی دادێت ئەمجار یان نەخێر دیسانەوە گومان هەیە کە تەقەی تێ بکەوێتەوە؟ وڵای هیوادارین ئەم ڕێکەوتنە بە ڕێکەوتنی وێن براوە بۆ هەموو لایەک حسابکرا کە
چه هەرێمی کوردستان مەسلەی موچەی لە کۆڵە بێتەوە ئەگەر ڕێکوتەکان بە بەردەوامی بڕوە مەفروزە بە هیچ شێوەیە کێشە بۆ موچە دروست نەکرێت لە پاڵ داهاتن هەپۆیەکانە طبیعی و بۆ کۆمپانیا نەوتیەکان بە شێوەیەکی بەردەوام داهاتەکانیان دەستەکەوە نەوتەکان بە نرخێکی گرانتر ئەفرۆشن و حکوومەتی عێراقیش با بڵێن سیاسەتی فرۆشی نەوتێکی یەکگرتووی ئەبێ و کۆنتترۆڵی وەکو سوودانی وتی دوای 8 ساڵ چاوەڕوانی توانیان کۆنتترۆلی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان بگرنەوە دەست لەبەرەوە ئەتوانین بڵێن هەرسێ لایەنەکە براون بەردەوامی تایە وابزانم لە کۆتاییە لە بەشەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە چونکە هەرێمی کوردستان لە ماوەی چەندین ساڵی ڕابردووە هەمیشە قوربانی کێشمە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا بووە و ئەو بۆ کە دایم کراوە بە ئامانجوو دەستراوە تا قوتی و دەستراوە بۆ قوتی هیوادارین لەمەولا نزوشی سیاسی گەشت بێتەوە کە جارێکی تر دەست نەبێت بۆ قوتی هاوڵاتیان کێشەکانیان بە شێوەیەکی تر چارەسەر زۆر بەڕێز مامۆستای ئەدگار سدیق گەڵاڵی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت و خوێندکاری دوکتۆرە لە بەریتانیا و ڕاستەخۆ بۆ شڕۆڤێن بابەتە لەگەڵم بووی سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان سوپاس بۆ کاتی بەڕێستان خۆشەویستانم لێرەدا کۆتاییم هێنا بەم ڕووماڵەی تایبەت بە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهان تورکیاوە تا بەیگەیشتنەوە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین بەو هیواین کە ئەم پرسە لە قازانجی خەڵکی بەشمەینەتی هەرێمی کوردستان بشکێتەوە و دۆخی هاوڵاتیان باش بێت بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ